وەکرد کە شەرمە ناوچەیەکی پارتی نزیکەی مانگێکە بەدەست خۆیەوە نییە. ئەی بۆ چوون چییە لەسەر ئەوەی کە نزیکەی مانگێکە نووسنگەکان یاخود ئۆفیسەکانی NRT لە شاری هەولێر داخراون و ڕێگە نادرێت کارمەندان و ستافەکانی ئەویا کارێکانی خۆیان ڕای بکەن. بێگومان جەنابەت باسی NRT ئەەکەی ممکنەوە حاڵەتێکی ئەمنی بێ لە بینی ئەو دام و دەستگا ئەمنیانەی هەولێر یاخود دۆهۆک و لەگەڵ نووسنگەکانی NRT جەنابەت ئەزانی ئەگەر ئێمە بە چاوێکی کە تەماشای NRT بکەین کام کادری پارتی دموکراتی کوردستان ئەڵێ هەمیشە ئامادە بووە لە ستودیۆکانی NRTش ئێمە ئەگەر خۆمان لە هەموو حیزبەکان بە نزیکتر نەزانین وەکو ئەوان ئێمە تەماشای NRT ئەەکەین، بەڵام NRT ئەتوانێ ممکنەوە کاری من نەبێ بەڕاستی ئەو وردەکاریەی کەوا لەسەر چ هۆکارێک داخراون یاسامان هەیە دادگامان هەیە ئەتوانن ئەوان خۆیان بە دوواداچوون بکەن بزانن هۆکاری داخستنەکەی چییە. ئێمە خۆشحاڵین جەنابەت بۆچی بەو شێوەیە تەعامل کرا لەگەڵ کەناڵی NRT؟ یعنی من تەسەوڕ ناکەم بێ هۆکار بێت، ینی دەستگا ئەمنیەکان لە هەولێر یاخود لە دهۆت بێ قەید و شەر بێن کەناڵ نووسنگی کەناڵێکی NRT دابخەن. ینی ئەوە پێویستە NRT خۆی بە دوواداچوون کە یاسا هەیە ئەو لیژنە ئەمنیانێکەوە دانخستووە گفتوگۆ بکەن و خۆشحاڵیشم من لێرەوە خۆم وەکو کادرێکی پارتی دموکراتی کوردستان زۆر خۆشحاڵم لە سەرانسەری کوردستان و لە هەموو دنیا NRT نووسنگەکانی بکرێتەوە و بەڵگەشت بۆ ئەوە من خۆم ێستا لە ناسیودەی کەناڵی NRT ئەگەر ئەو کەناڵە بە کەناڵێکی نەوەیەک بزانم بێگومان ئامادەیم نابوو. تەنها بۆ چوونەکەمان پرسی کاک حەجی سەبارەت بەوەی دوایین بژاردەی پارتی دموکراتی کوردستان چی ئەبێت بۆ ئاساییکردنەوەی ئەم دۆخە؟ بەڵێ ئێمە ئەو کەسانە ئەو کەسە دڵسۆزانەی ناوخۆ حیزبەکان یاخود دەرەوەی کوردستانیش کە هاتوون بۆ میانگیری ئێمە دەرگای گفتوگۆ لە کەسدا ناخەین و بۆ مانایش نییە ئێمە بزوتنەوەی گۆڕان نەبە دوژمنی خۆمانیان ئەزانین و نەواشمان وتووە بۆ هەتاهاتایی ئێمە بە هیچ شێوەیەک دانیشتن و گفتوگۆ نەکەین، بەڵام بەڕاستی ئێمە نایشارینەوە، ئێمە بریندارین وەکو پارتی دموکراتی کوردستان. ئەمە ینی هەروە بە ئاسانی نەک ئێمە کە ئەڵین قوبوڵ ناکەین بە غەڵەتیش لە من تێنەگەن بە شێوەیە یاساییەکەی ئەڵێم ممکنە لە حیزبەکەی خۆشمانی قوبوڵ نەکەین بەو ئاسانیە هەموو ساڵێک دو ساڵ جارێک ئێمە بارەگاکانمان بکەوێتە بەرشاڵاوی کۆمەڵێک خەڵک بە بیانووی جیاجیا و خۆشیانی لێ تەری بکەن و بێن بە بلۆک سەرمان پانکەنەوە بمان سووتێنن، ینی نابێ بزانین ئەو هۆکارانە چییە.